یەکێکە لەو یاریانەی کە دووەم زۆرترین هەواداری هەیە لە جیهاندا. مێژووی دروستبوونەکەی چیرۆکی هەوڵدان و دڵسۆزی مامۆستایەکە. لە ئێستادا چەندین گۆڕانکاری تێدا کراوە و لە هەموو جیهاندا بەکاردەهێنرێت. تۆپی سەبەتە یاریەک پڕ لە چێژ و هەیەجان. تۆپی سەبەتە بە یەکێک لە بەناوبانگترین وەرزشەکانی جیهان لە دوای تۆپی پێدادەنرێت. بەوە ناسراوە کە یاریەکی بە کۆمەڵە، هەر تیمەیەک لە 5 یاریزان پێک دێت. بۆیە پێشی دەوترێت سەبەتە چونکە ئامانج لێی ئەوەیە کە تۆپەکە بکەوێتە ناو ئەو سەبەتەیەی کە هەڵواسراوە. دامەزرێنەری وەرزشی تۆپی سەبەتە یاخود باسکە جەیمز نایسمیسە کە ڕاهێنەری پەروەردەیی لە ژوانی بوو لە کۆلێژی سپرینگفیلد. چیرۆکەکەی بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە جەیمز هەمیشە هەوڵی دەدا یاریەک یاخود چالاکیەک بدۆزێتەوە بەوەی خوێندکارەکانی زۆر چالاک بکات لەناو گۆڕەپانەکاندا و هەروەها بتوانێت ئەو کاتانەی کە وەرزی زستانە لە ژوورەوە یاریەکە بێ کە بە دەست و دوور لە قاچ ئەنجام بدرێت تا ڕۆژێک ئەو بیرۆکەی بۆ دێت هەڵدەستێت بە جێگیرکردنی سەبەتەیەکی میوە بە بەرزی 3 مەتر بە دیوارێکەوە. یاسایەکی بۆ دادەنێت، ئەویش ئەوەیە کە ئەوەی تۆپەکە بکاتە ناو سەبەتەکەوە براوە دەبێت. سەرەتا ئەم وەرزشە خوێندکارەکانی زۆر ماندوو دەکرد، بە تایبەتی بەهۆی ئەوەی هەموو جارێک دەبوو یەکێک لە خوێندکارەکان تۆپەکە لە ناو سەبەتەکە بهێنێتە دەرەوە، دواتر بیرۆکەی ئەوەیان بۆ دێت کە بەشی خوارەوەی سەبەتەکە ببڕنەوە. ئەم بیرۆکەیە دواتر بڵاو بوویەوە بە جۆرێک لە ناوەندەکانی تری خوێندندا پشتی پێدەبەسترا. تا ساڵی 1906 تۆپەکە دەکرایە ناو سەبەتەی میوەوە، بەڵام دواتر پەرەی پێدرا، سەبەتەیەکی کانزایی بۆ دروست کرا. سەرەتا ژمارە یاریزانەکان 9 بوو، بەڵام دواتر کەم کرایەوە بۆ 7، دواتریش کرا بە 5 یاریزان. یاسای یاریەکە بەو شێوەیە بوو کە هەر یاریزانێک بتوانێت تۆپەکە بکاتە ناو سەبەتەکەوە، ئەوە خاڵێک بۆ تیمەکەی تۆمار دەکات. و جێگەی سەرنجە سەرەتا تۆپێکی تایبەت بە یاریەکە بوونی نەبوو، بەڵکو تۆپی یاری تۆپی پێیان بەکاردەهێنا، بەڵام دواتر تۆپێکی تایبەتیان بۆ دروست کرد کە ڕەنگێکی قاوەیی هەبوو. پاشان لەلایەن کەسایەتێکی بەناوبانگ بە ناوی تۆنی هێنکڵ پەرەی پێدرا و تۆپێکی نوێی پرتەقاڵی داهێنرا کە تا ئەمڕۆژ هەر ئەو تۆپە بەکاردەهێنرێت بۆ یاری سەبەتە یاخود یاری باسکە. ئێستا تۆ پێم بڵێ، تۆ حەزت لە یاری باسکە هەیە یاخود نە؟